کە سەیری چواردەوری خۆمان دەکەین دەبینین هەموو شتەکان سەرەتایەکیان هەیە، هەموو شتەکانی ناوگەردون ڕۆژی لەدایکبوونیان هەیە. ئەمە وێنەیەکی ئاسمانە بە شێوەیەکی تەواوکراو. با بچینەوە سەرەتای دروستکردنەکەی، لە کۆتاخاڵەوە دەچینەوە سەرەتا، هاتینەوە ئەو کاتەی کە سەر کاغەزەکەمان بۆشە، زانایان تەقینەوە گەورەکەیان وەک ڕۆژی لەدایکبوونی گەردون دیاری کردووە. کە باسی تەقینەوە گەورەکە دەکەین بەم جۆرە خەیاڵی دەکەن، یاخود شتێکی لەم شێوەیە یان تەقینەوەیەکی بەم جۆرە. تەقینەوە بەواتای وێرانکاری دێ. لە تەقینەوەیەکی لەم شێوەیە تەنیا ئاژا و داڕمان دێتە ئارەوە. بەڵام ئایا تەقینەوە گەورەکە شتێکی چۆن بووە؟ ڕۆژی لەدایکبوونی گەردون. تەقینەوە گەورەکە وەک ئەوە نییە کە ئێمە بیری لێ دەکەینەوە. پێکاتەیە کە لە سفرەوە دێتە بوونگەر کۆنتڕۆڵ نەکرا بێ گەڕە لاوژە و ناڕێکی لێ دێتە ئارەوە، سیستەم و ڕێکوپێکی لێوە پەیدا نابێ. بەڵام تەقینەوە گەورەکە شتێکی لەم شێوەیەیە. کە بیر لە تەقینەوە گەورەکە دەکەینەوە سیستەمێکی لەم شێوەیە دێتە ئاراوە. هۆکاری ئەو زیندوێتی ڕێکوپێکی و ڕەنگاوڕەنجەی لە گەردووندا هەیە بۆ بچووکترین پارچەکان دەگەڕێنەوە. بچووکترین پارچەکانیش ئەتۆم نین، بەڵکو پارچە بچووکەکانی خوار ئەتۆمن. لە یەکەم چرکەی ئافراندنی گەردووندا ئەم پارچە بچووکانە دێنە ئاراوە. باشە لە پێش یەکەم چرکەی گەردووندا چ شتێکە بوو؟ جۆرج لێمێتر کە فیزیاناس و فەلەگناسێک کە بەم شێوەیە هەڵسەنگاندن بۆ یەکەم چرکەی گەردوون دەکا. ئەو ڕۆژەی کە دوێنێ نییە. پێش ڕۆژێک یان کاتژمێرێک لە تەقینەوەکە چ شتێک هەبوو؟ هیچ شتێک. بە تەواوی بۆشایی هەبوو. لەم نەبوونیەدا چ شتێک ڕوویدا و گەردوون ئافرێنرا. ئەو کاتەی بە کاتی سفر ناو دەبرێت شتێکی چۆنە؟ دۆن لینکۆڵن کە فیزیازانێکی ئەمریکیە سەبارەت بە کاتی سفر دەڵێت باشە لەو کاتەدا کە کات سفرە شتەکان چۆنن؟ پێش دە بەتوانی ناقص 43 هیچ کام لە یاساکانی فیزیا کار ناکەن یان ئێمە نایزانین. واتە هەتا بە شێوەیەکی دەراسا زانیاریمان سەبارەت بە فیزیا پێش نەکەوێت ناتوانین ئەمە بزانین، هەر بۆیە سەرەتا دەبێت ئەمە قبوڵ بکەین. بێگومان زانست سەبارەت بە کاتی سفر ناتوانێت هیچ شتێک بە ئێوە بڵێت. با بەخێڵ بچینەوە کاتژمێرێک پێش تەقینەوە گەورەکە. هیچ شتێک لە ئارادا نییە، هەموو لایەک تاریک و نوتەکە. منیش گەر لەو بۆشاییە هەواڵێکی لەو شێوەیە بە ئێوە بدەم. لە دوای کاتژمێرێکی تر لە خاڵێکی زۆر بچووکدا تەقینەوەیەکی گەورە ڕوودەدا. پارچە تیشکی نەبینراو لەم تەقینەوەیە پەیدا دەبن. دواتر ئەم پارچە تیشکانە قەبارە بەدەست دەهێنن. ئیدی بەم شێوەیە بەردی بناغی گەردوون بنیاد دەنرێ. ملیاران ساڵ تێدەپەڕێ. هەسارەیەکیش لەمانەوە دێتە ئاراوە کە بۆ ژیانی هەندێک زیندەوەر گونجاوە. ملیۆنان جۆری زیندەوەریش پەیدا دەبن. ئالەم کاتەدا بیر لە چی شتێک دەکەنەوە؟ چی ئەم کارە دەکات؟ لەبەرچی کارێکی وا دەکات؟ عەقڵ و لۆژیک لەم کاتەدا بوونی سێ شت بە گرنگ دەزانن. یەکەمیان پێویستمان بە بکەرێک دەبێ بۆ ئەوەی گەردوون لە هیچەوە بهێنێتە بوون. دووهەم ئەم بکەرە دەبێت خاوەنی دەسەڵاتێکی بێکۆتا بێ. سێهەمیش ئەم بکەرە دەبێ بڕیار لەسەرەوە بدا کە گەردوون دروست بکە. دەی ئێمەش سەرنجامی ئەو بڕیارە هاتوینەتە بوون. گرنگترین ساتی چیرۆکی پەیدابوونی گەردوون لە یەکەم چرکەیدا شاراوەیە. پۆل دەیڤیس کە فیزیاناسێکی بەناوبانگە بەم شێوەیە باسی یەکەم چرکەمان بۆ دەکات. خێرایی تەقینەوەکە هەستیاریەکی بەڕادەی 10 بەتوانی 60 هەیە. خۆگەر تەقینەوەکە یەک پلە خوار 60 بووایە، گەردوونێک نەداهاتە ئاراوە کە ژیانی تێدا بووایە. تەنانەت ستیڤن هۆکینگیش هەمان ڕای هەیە. خێرایی فراوانبوونی گەردوون بەڕادەیەکی زۆر هەستیار و وردە. یەکەم چرکەی دوای تەقینەوە گەورەکە ئەگەر بە ڕێژەی 1 لەسەر 100,000 ملیۆن کەڕەتی ملیۆن بچووکتر بووایە، ئەوە گەردوون پێش ئەوەی بگاتە خاڵی ئێستا تووشی داڕمان دەبوو. ئەگەرچی هۆکینگ لێرەدا وا دەڵێ، بەڵام لە قسەیەکی تردا جیاوازتر لەمەی ئێستا قسە دەکات. ئایا پێش تەقینەوە گەورەکە هیچ شتێک لە ئارادا بووە؟ ئەگەر نەبووە، ئەی کێ گەردوونی ئافراندووە؟ لەبەرچی گەردوون لە دوای تەقینەوە گەورەکە بەم شێوەیەی ئێستا فراوان بووە؟ لە هەلومەرجی نائاساییدا بیردۆزی ڕێژەی و کوانتەم ئاماژە بەوە دەکەن کە دەشێت کات وەک ڕاهەندێکی جیاوازی شوێن کار بکات. واتە بە گوێرەی ئەم بیردۆزانە لە خاڵێکدا جیاوازی نێوان کات و شوێن نامێنێ. ئەمەیش بە واتای ئەوە دێ کە بیردۆزی پەرەسەندن دەتوانێت یەکەم خاڵی گەردوونیشمان بۆ دیاری بکات. هەر بۆیە گەردوون دەتوانێت بە شێوەیەکی خۆڕسکانە خۆی لە هیچەوە بئافرێنێت. لێرەدا هۆکینگ دەڵێ گەردوون دەتوانێت خۆڕسکانە هەر لە خۆیەوە خۆی بئافرێنێ. ئەو وا دەڵێ. تیۆریسیانە فیزیازانەکان لە سایی هاوکێشە زۆر پێشکەوتوەکانی بیرکاریەوە هەژماری یەکەم چرکەی تەقینەوە گەورەکە دەکەن. یەکەم دیمەن ماوەیەکی کاتی بۆ دیاریکراوە کە بە پلانک ناو دەبرێت. واتە یەک چرکە دابەش دەکرێت بۆ 10 بەتوانی 43 پارچە. ئەمەیش پارچەیەکی هێن بچووکە کە عەقڵی مرۆڤ نایبڕێ.
ئەم دووریەی فۆتۆنێکی تیشک لەم ماوەیەدا دەیبڕێ بە درێژی پلانک ناو دەبرێت. ئەو کاتێشی بۆ بڕینی ئەم دووریە پێویستە بە کاتی پلانک ناو دەبرێت. هەر بۆیە هەموو شتێک پێش 1/10 بەتوانی 43 دەستی پێکردووە. ئەمە بە خاڵی سفری گەردوون ناو دەبرێت. گەرمی ناوەندی خۆر لە ئێستادا 16 ملیۆن پلەی سەدیە. لە ساتی تەقینەوە گەورەکەدا گەرمی گەردوون 10 بەتوانی 26 پلەیە. لەم ساتەدا هەموو گەردوون لە پرۆتۆنێکیش بچووکترە. ئەو ماوەیەی بە 10 توانی ناقص 32 هەژمارکراوە بە ماوەی فراوانبوون ناو دەبرێت. ئیدی گەردوون لە قەبارەی پرۆتۆنێکەوە دەگاتە قەبارەی سندیەک. بە گوێرەی یاساکانی فیزیا خێرایی تیشک تێناپەڕێنرێت، بەڵام لە یەکەم چرکەی پەیدابوونی گەردووندا ڕووداوێکی ئاوەرتە ڕوودەدات. گەردوون لەم ساتەدا خێراتر لە خێرایی تیشک فراوان دەبێت. باشە لەم ساتەدا یاساکەی ئەنیشتاین پێشێل کراوە، چونکە یاساکە دەڵێ هیچ شتێک ناتوانێت لە خێرایی تیشک زیاتر تێپەڕێ. لێرەدا نهێنیەکی گەورە سەبارەت بە تەقینەوە گەورەکە بە ئێوە دەدەم. گەردوون سەرەتا هێندە بە خێرایی فراوان دەبوو، دوو خاڵ خێراتر لە خێرایی تیشک لە یەکتر دوور دەکەوتنەوە، بەڵام خاڵەکان نەدەجوڵان، بەڵکو بۆشایی نێوانیان بەرەو فراوان بوون دەڕۆیشت. قەبارەی گەردوون لە پڕێکدا دەگاتە گەورەی کۆمەڵی خۆر. لە گەردووندا وزەیەک بە بڕی ملیاران ئەلکترۆڤۆڵتەیە. تیشکدانەوە باڵی بەسەر هەموو لایەکدا کێشاوە. دەی لەم بارودۆخەدا پارچەکانی خوار ئەتۆموا تا کوارگەکان دەست بە دروستبوون دەکەن. ئەم پارچانەیش لەبەر ئەوەی خەبارەیان نییە بە خێرایی تیشک جوڵە دەکەن. لەم کاتەدا هیچ مادەیەک بوونی نییە. سەرەتا گەردوون هێندە گەرمە، تەنانەت ئەتۆمەکانیش بوونیان نییە. ئەو مادەیەی کە ئێمە دەیزانین هێشتا نەهاتوێتە بوون. گەردوون وەک شۆربای تیشکدانەوە چڕەکان بوو. یەکەم کێشە بریتی بوو لەوەی ئەم پارچە بێقەبارانە قەبارە پەیدا بکەن. ڕێک لەم کاتەدا مەودای ئێکس دێتە ئاراوە. ئەو پارچە بچووکانەی شۆرباکەیان پێکێناوە لە کاتی بۆشایی و مەودای ئەکسدا قەبارە بەدەستدەهێنن. بەم شێوەیە پارچە وردیلەکان لە کاتی بۆشاییدا قەبارەیان بەدەستێناوە. لە ئەنیمەیشنێکی تردا قەبارە پەیداکردنی تیشکەکان بەم شێوەیە ڕوونکراوەتەوە. کاتێک تیشکەکان دێنە ناو ئەم چوارچێوەیەوە قەبارە بەدەستدێنن. لە ڕێگەی هێزێکی شاراوەوە قەبارەیان پێدەبەخشرێ. بەم شێوەیە هەر یەک لەوان دەبنە خاوەنی خەبارە. ئیدی شۆربایەک دروست دەبێت کە پڕە لەو وردیلانەی خەبارەیان بەدەستهێناوە لەگەڵ وزە. ئەمە هاوشێوەی ئەو ئەکتەرانەیە کە جلی تایبەتیان لەبەر کردووە و هاتوونەتە سەر تەختەی شانۆ. ئیدی هەموو پارچە وردیلەکانی ئەتۆمێک دروست بوون. دەشێت وەک مادەی خامی گەردوون بیر لە هەر یەک لەمانە بکەینەوە. هەر یەک لە پرۆتۆن و نیۆترۆن کە ناوچی ئەتۆمەکە پێک دەهێنن لە کوارگەکانەوە دروست بوون. 6 جۆریش کوارگمان هەیە: ئەپ کوارگ، چارم کوارگ، تەپ کوارگ، داون کوارگ، سترێنج کوارگ، بەتم کوارگ. هەروەها 6 دانە لێکتۆنیشمان هەیە: ئەلەکترۆن، ئەلەکترۆن نیۆترۆن، مۆدیۆن، مۆدیۆن نیۆترۆن، تاو نیترینۆ. هەر بۆیە دەیڤد تۆن کە فیزیازانێکی زانکۆی کەمبریجە دەڵێت هێشتا زۆر پرسیارمان بێ وەڵام ماونەتەوە. سەبارەت بەو مۆدێلە سەرەتاییانەی کە بیری لێ دەکەینەوە زۆر پرسیاری بێوەڵام هەن. لەبەرچی لە کاتێکدا تۆپ کوارگ 350,000 جار گەورەترە لە ئەلکترۆن، بەڵام مۆدیۆن تەنیا 200 جار گەورەترە، یان لەبەرچی نیوتریلیۆنەر 1 ملیۆن جار سووکترن. هیچ بیرۆکەیەکمان سەبارەت بەمە نییە، لەبەرەوەی توانای پێوانەکردنی هەر یەک لەمانەمان نییە. جگە لە پێشبینیکردن هیچ شتێکی ترمان لەدەست نایە. هیچ کام لەم پارچانە بە شێوەیەکی هەڕەمەچی و ڕێکەوت ناخولێنەوە. کاری هەر یەکەیان خاوەن پرۆگرامێکی تایبەتە. هەمویان بە گوێرەی هاوچێشەی ماتماتیکیەکان لە جوڵەدان. لە 100 ساڵی ڕابردوودا ناوێکی گرنگمان هەیە کە بە گەورەترین زانای فیزیا ناودەبرێت لە دوای نیوتنەوە، ئەویش پۆل دیراک. دیراک سەبارەت بە جوڵەی ئەلکترۆنەکان هاوچێشەی دیراکی نووسی. ئەگەرچی هاوچێشەکە بۆ ئەلکترۆن نووسراوە، بەڵام یەکێک لە شتە سەرسۆڕهێنەرەکانی هاوچێشەکە ئەوە بوو تەواوی پارچە وردیلەکانی تریش کە ساڵانی دواتر دۆزرانەوە بە گوێرەی هەمان هاوچێشە جوڵەیان دەکرد. ئەم پارچانەش پارچە دانەبراوەکانی گەردوونن. گەر یەک دانەیان نەبوونایە ئێستا ئەمبوونە نەدەبوو. ئەم هاوچێشەیە خەڵاتی نۆبڵی دەستەبەر کرد. جیهانی ژێر ئەتۆم کە هاوچێشەکەی نووسی بوو ئەویان سەرسام کردبوو. لە وتارێکدا کە بۆ گۆڤاری ساینتیفیک ئەمریکان نووسیوێتی دەڵێ وا دیارە یەکێک لە تایبەتمەندی سەرەکیەکانی گەردوون ئەمەیە. یاسا فیزیاییەکان بەتەنیا لە ڕێگەی بیردۆزە سەرسوڕهێنەرەکانی بیرکاریەوە پێناسەیان بۆ دەکرێت. مرۆڤێک بۆ ئەوەی لەم یاسایانە تێبگا دەبێت لە ئاستێکی زۆر باڵای بیرکاری دابێت. ئەمەش نیشاندەری ئەوەیە کە خوددا بیرکاری زانێکە لەسەر ئاستێکی زۆر باڵە. لە بنیادنانی گەردوونیشدا بیرکاریەکی زۆر پێشکەوتووی بەکارهێناوە. دەشێت بەم شێوەیە یاسا فیزیاییەکانیش ڕوون بکرێنەوە. ئاستی داوازی ئێمە لە بیرکاریدا تەنیا ڕێگەمان دەدا بەوەی لە کەمێکی ڕازەکانی گەردوون تێبگەین. دەشێت لە ڕێگەی پێشخستنی توانە ماتماتیکیەکانمانەوە باشتر لە گەردوون تێبگەین. بابگەڕینەوە سەر نمونەکەی سەرەتامان لە ڕێگەی گەڕانەوە بۆ دواوە سەیری تابلۆیەکی کێشراوی ئاسمانمان کرد. لە 9 ڕەنگی جیاواز پێکات بوو. کەس ناڵێ پارچەکانی بۆ یەکە لە خۆیانەوە دروست بوون. بە تێپەڕینی کات بۆ ڕەنگە جیاوازەکان جیابوونەوە.
لە ڕێگەی چەند کارلێکێکی چیمیاییەوە هەر یەکەیان چوونە ناو قاوغێکی بۆیەوە، دواتر بۆی ناو ئەم قاوغانە لە ڕێگەی فشارە جیاوازەکانەوە هاتنە دەرەوە، لە خۆیانەوە تێکەڵ بوون. بەم شێوەیە وێنەکە دروست بوو. کەس قسەیەکی وەها ناکە، واتە بۆ وێنەیە کە خۆمان دروستمان کردووە قسەیەکی وا ناکەین. ڕەنگە جیاوازەکانی گەردوونە سێڕەهەندیەکەمان لە ڕێگەی ئەم پارچە وردیلانەوە دروست بوون. بۆیەکانی گەردوونیش لە کوارگ و لێکتۆنەکان پێکاتون. دەی ئێمە لە بەردەم تابلۆیەکداین کە ملیاران جار هونەرمەندانەتر لەوەی خۆمان دروست کراوە، زیاتر لەوەیش تابلۆیەکی زیندووە، تابلۆیەکە کە هەموو ئێمەیشی لە خۆی گرتووە. لە ئێستادا منێک کە لە بەردەم کامێرەدام و ئێوەش سەیری شاشەکە دەکەن لەنێو ئەو تابلۆیی گەردووندان. ڕێزگرتن لەو دەستەی لای چەپی شاشەکە نادیدەگرتنی دەستی قودرەتی لای ڕاست کارێکی لۆژیکیە. ئایا بڵین هەموو شتێک خۆڕسکانە لە پڕێکدا ڕووی داوە، ئەمە دەبێتە ڕوونکردنەوەیەکی زانستی؟